لەوانەی ئەحیادا باسی مشەخۆریتان دەکەم، لەوانەی کیمیادا باسی هاوکێشە پڕکێشە سیاسیەکانتان دەکەم، لەوانەی فیزیادا باسی هێزی کێشکردنی بێگانەتان دەکەم. خەڵک نازانێت بە چ زمانێک بە حکوومەت بڵێت بەسە و ئیتریان بڕۆن و واز بهێنن یان ژیان و موچەی خەڵک دابین بکەن. زۆر کەسمان وەرگرت و لەسەر خراپی ژیان و گوزەرانی دوا و حکومەت گوێی بۆ نەگرت، چونکە وتیان حکومەت نابیستە و گوێ بە هیچ نادات. ئەم جارە هاتووی نابیستێکمان دواندووە و بە زمانی ئاماژە بە حکومەت دەڵێت کوا مافەکانمان. من وەکو نابیستێک داوا لە حکومەتەکەم کە موچەکانمان باتێت، موچەمان باتێت، چونکە ئێمە پێویستیمان پێی زۆری پێەتی لەبەرەوەی کە ئێستا ئیشیشکەم بۆتەوە، ئیشیشکەم بۆتەوە، ئیشەکان ناتوانن لەبەر پێویستمان بە موچەکەیە. هەندێکیش پێیان وایە حکومەت نابینایە و چاوی ژیانی خراپی هاوڵاتیان نابینێت. هاتووی نابینایانمان هێناوە و بەڵکو ئەوان بتوانن بە چاوی دڵ بەم دەسەڵاتدارانە بڵێن ئیتر بەسە. خەڵک کوا بەرگەی ئەم برسێتیە دەگرێت کە بەسەریانتاندا هێناوە. دیارە حکوومەت ئیشی ئێستای نییە، ماسی و سێ ساڵە دۆخەکە بەو شێوەیە بەردەوامە لە هەموو لایەنەکانەوە، بەڵام چیتر پێویستە خەڵک ئەوە قوبوڵ نەکە، چونکە وەک بەڕێزت ئاماژەت پێدا پەرلەمان و هەڵبژاردن و هەموو ئەمانە تاقی کراوەتەوە، بەڵام ئەمان بە هیچ شێوەیەک ئامادەنین چۆک دابدەن، بە تایبەت ئیدارەی سەرەکی حکوومەت کە دەستی بەسەر هەموو جونگە سەرەکیەکانی کوردستان ئەگرتووە بە ڕێژەی توانین بڵێن لە 180 چونکە 50-50 وەک جاران نەماوە، بەڵام هیواداری نەگەر بەم شێوەیە نەبێ پێویستە هەموو لایەنەکان و هەموو خەڵک بە هەموو ئاین و پێکە ئاینزا و پێکاتە جیاوازەکانەوە وەک دەستەیەکی مەدەنی هەوڵ بن ئەم دەسەڵاتە بگۆڕن. سێ مانگە موچە نەهاتووە، ڕاستی هەموو چین و تۆژەکان بارودۆخیان بارودۆخێکی زۆر ناڕەحەت و دژواردانە. بزانانی چۆنە خەڵک چی بکەی ئەوە کۆوەکو دەڵی بەسەر چوو، ڕاستی چووکە نەبیستیدا دەسەڵاتدارەکان سزا نەدران، دەبوو ئەو کاتی سزا بدرابانە. ئێستا چی پێمان بکەن نانیە هەتا ڕادەیەک خۆیان بێت، چووکە دەب ئەو کاتی هەڵوێز وەرگیرا بە هێستا هیچ ناکرێت، خۆ پیشاندانێک شتێک لەنا هیچ ناکرێت. دژی ئەم بێباکی و بێڕێزی حکومەت بە موچەخۆران و بە کەرامەتی هاوڵاتیانی دەکات بەرەیەک دروست بووە بۆ ڕژانە سەر شەقامەکان و کۆتایی هێنان بە زوڵم و ستەمی دەسەڵات. کاسبکار و کرێکار و خاوەنکار و فەرمانبەر و قوتابی و مامۆستا هەمووی گیرفان بەتاڵ و دڵپڕن بەرامبەر ئەو دەسەڵاتەی یاری بە قوت و مافی هەزاران فەرمانبەرەوە دەکات و لە جێگەی تەریقبوونەوە واسێنان و چارەسەرکردنی کێشەی خەڵک بێخەم و خەیاڵ دانیشتون و سەیری چارەڕەشی ئەم میلەتە دەکەن. ڕامیار عوسمان، کەناڵی پێام، سلێمانی.